الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. بەناوی خوای گەورە میرەبان بینرانی بەرنامەی زایاڵا سڵاوی خوای گەورەتان لێبێت. بەرنامەی زایاڵا ئەم جارە هاتوتە شاری قەڵازێ و لەم مانگە پیرۆزەدا لە کەش و هەوایەکی بارانایی و بەهاریدا لەگەڵ یەکێک لە بانگبێژەکانی ئەم شارە دەبێتە میوانی ماڵەکانتان. بۆ بەرنامەی ئەم جارە میوانێکی زۆر تایبەتمان لەگەڵا، ئەویش کاک بنارە کە بە دەنگە خۆشەکەی و بە شێوازەکانی بانگدان ئاشناتان دەکات لەم بەرنامەیەدا. لەگەڵمان بن کاک بنار بێ ئێوە دەناسێنین و چەند جۆرێکی بانگیش لە دەنگە زوڵاڵەکەی کاک بنارەوە گوێبیست دەبن. کاک بنار سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی زایاڵەدا. کاک بوبەکرجان ئێوەش بەخێر بێن، سەرچاوم ئەرکتان کێشا بە خێراتنی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم بە تایبەت بەرنامەی زایاڵا هەر بەخێر بێن، سەرچاوم ئەرکتان کێشا. ئێمەشەوەی پێمان بکرێت لە خزمەتدا دەبین لە قەدەر توانای خۆمانی ئینشاءڵڵا. سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا لە خوای گەورە داواکارین ڕۆژ و نوێژوو هەموو لایەکمان قبول بکات لە مانگە پیرۆزەدا. بەڕاستی مانگە مانگی خێر و بەرەکەتە، مانگی ئەوەیە دڵەکانمان بەڕاستی ئاو بخواتەوە لە مانگەدا. کاک بنار کێیە چۆن بووە سەرەتا دەستی کردەوە بە بانگبێژی لە شوێنێکی وەکو قەڵاتزێ؟ وەڵڵاهی کاگە بووبەکر ئەمن هەر لە تەمەنی منداڵیمەوە کە فامم کردوتەوە لە خوای گەورە بە زیاد بێ، ئەوەش فەزلێکی خوای گەورەیە کە بە منی بەخشیوە حەزم هەبووە بۆ عیبادەتی خوای تەبارەک وەتەعالا. کە ئەو حەزم هەبووە سەردانی مزگەوتەکانم دەکرد، بە تایبەت شەوانی مانەوەم لە ڕەمەزانان لە لەیلەتول قەدر، کە لەبەر خۆمەوە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کە بە دەنگەوە خوێندومەتەوە تەبعاً لەبەر خۆمەوە، ینی نەموێراوە، ئەو هینەم نەبووە لە سەرەتاوە، ئەو غیرەتەم نەبوو دەنگ بەرزکەمەوە. ئیدی چەند مامۆستایەکی بەڕێز کە لە زمنیاندا مامۆستا مەلا عوسمان، مامۆستا پشتیوان کە ئەوانە مامۆستا حەمەشوان کە ئەوانە زۆر بەڕاستی هاندەرێکم بوون لە سەرەتاوە بۆ دەستپێکم بۆ ناو بواری بانگبێژی، بەڵێ بۆ هەم بۆ قورئان خوێندن و یعنی هاندانێک بووە بۆ من کە کتویانە کاکە ئەتۆ دەنگت خۆشە، کە دەنگت خۆشە بە ئەو دەنگە لە قفەزدا نەبێ بەر هەڵدایکە و بابێتە دەرێ و ینی هەم بۆ خۆت خێرێکی نەبراوەیە کە لە دواڕۆژ ئیسیفادەیەکت پێدەگا و لە هەموو نەهامەتیەکانی قیامەت نەجاتت دەبێ و خەڵکێکیش لێرەکانە کە گوێی لە دەنجی تۆ بێ ئەوەی کە پێی خۆش بێ خۆشحاڵ دەبێ. ڕاستە بێگومان. کاک بنار دیارە تو دوای ئەوەی کەس پێکت دەنگێکی خۆش و ناوازات هەیە سەرەتا بانگبێژی دەست بگریان بە قورئان خوێندن؟ وەڵڵاهی سەرەتا هەردووکیان بەس پێم وابێ پێشتر ئەگەر هەڵە نەبم قورئان خوێندنەکە بوو. بەڵ ئەی لیادت ماوە یەکەم بانکە لە مینبەری مزگەوتێکی لەم شارەیە بانگدا چ بانگێک بوو؟ وەڵڵاهی وەکو بانک ینی بانگێکی زۆر سادە بوو، بەڵام وەکو مزگەوتەکە بەڵێ لە بیرمە، ینی وەک ئێستا لە بیرمە مزگەوتی ئەبوبەکری سدیق. بەڵێ چۆن بوو شێوازەت ئەگەر یەک بەشی بانگ بۆمان بێژی؟ واللهی کاک ئەبوبەکر بانگەکە ینی عراقی بوو، سعودی بوو، ڕاست بوو مەقاماتەکە چونکە ئەو کاتە پێشتریش باسمان لێوازکە کاتی نەتخوێندی بۆ کاتی. بەڵێ ینی وەکو شتێک هەڕەمەکی بوو. بەڵێ بانگێکی هەڕەمەکی بوو. بەڵێ ینی وەک چۆن ئەتۆ کەسێک ئێستا ئەلێرەکانە بانگێکی هەڕەمەکی ئەتیادی الله ئەکبەر الله ئەکبەر لەسەر ئاوازێکی سادە لەسەر ئەوە بوو. ئیدی دواتر کە پێشنیاریان بۆ کردم کە بەردەوام بم بۆ خۆم چوومە ناو ئاواز و لەحنەکانی بانگ کە چ باشە لەگەڵ دەنگی من دێتەوە و ئەمن بۆ خۆم دەرەقەتی چ ئاوازێک دێ. کاک بنار تۆ بە چەند ئاواز بانگ دەبێژی؟ وڵای کاگە بووبەکر ئێستا بڵین 4 بۆ 5 ئاوازم هەیە، بەڵام وەکو بڵێ ئاوازەکان تایبەت نین بەخۆم. بەڵێ تەقلیدە. بەڵێ تەقلیدە. بەڵێ ئەی وەکو بانگی کوردی بۆ نمونە ئاوازێکی تایبەت هەیە بە کورد؟
بەڵێ هەمە زۆر ئاسایی هەمە ینی کوردەواری خۆبان بانگەکە ئاساییە و ئەویش هینم لێ لەگەڵی بەڵە چۆن نەتوانی ئێستا یەک بەش بینەرانیش گوێ لێ بزانین چۆن ئەم شێوازە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله يا خوار دەنگ خۆش بێ ماشاءالله. بەڵێ يعني ئەوە لەناو کووردا زۆر باوە يعني اعتيادي وەکو تەقلیدەکانیشەوە دواتر. بەڵێ ئینشاءالله دواتر دێنە سەر شێوازەکانی کە دەدێنە سەرەوەی کە تۆ بە شێوازێکی ئەکادمی دوای چونە ئەو بوارە کاک بنار لەم دەڤەرەیە بێگومان کۆمەڵە مزگەوتی زۆر هەیە تا چەند هەوڵ دراوە سوود لەو کەسانە وەربگیرێت کە هاوشێوەی جەنابەت بە شێوازێکی ئەکادمی بانگ دەبێژن چکە بەڕاستی ئێمەزانی بانگبێژی هودەرێکی زۆر تایبەتی هەیە ئەو کەسش کە بانگ دەبێژێت دەبێت کۆمەڵە سیفەتی تێدا بێت لێرەم شتە لە ڕەچاو کراوە لە بانگ مزگەوتەکاندا بەداخەوە کە ئەو زەردەشم هات لەگەڵ پرسیارەکەی جەنابەت بەداخەوە زۆر بەداخەوە کۆمەڵە کەسێک هەن ینی ناتوانم لێرەکانە با نەچێتە قاڵبی غیبەت و بوختانیش ینی ئەوانەی کە ئەو ڕێگریە دەکەن بۆ هەیە حەزێکیان هەبێت کە ئەوانیش بێنە پێشی بۆ ڕێگری دەکرێت بۆ ڕێگری دەکرێت لەسەر ئەوەی کاکە بڵێن نمونە ئێستا ئەمن چەندی جار ڕوبەڕووی ئەو ئاستەنگانە بوومەتەوە نمونە مزگەوتەکان کە بۆ وتار خوێندن هەر چوار دەوری کراوەتە موکەبەرە و ئەوە تاوانی منی تێدانیا کە بیلات دیزایانی ئەو مزگەوتە وەکو ئەمپریفایر و سەوت چۆن دانراوە تاوانی منی تێدانیا کە ئەمن بانگەکە دەدەم بەڵێ تەبەقەیەکی بەرزم هەیە و تیژە لە پشتەوە خەڵکانێکەن کاکە نزمیکە کاکە بانگەکە درێژە کورتیکە کاکە ئەو بانگە لەگەڵ مەنایەتەوە و نازانم ینی ئەوەل حاصل تداخلات زۆرە با نەسمە ناو تەفاسیلەوە چونکە پێم وابێ گوناحباری لە ماگەشتدا ناکرێت یعنی ئەمن زۆر جار ئەوە بە شاهیدی مامۆستایانم کە چەند جار ئەمن وازم لە ئەوەی هێناوە کە کتومە کاکە گیان بڕوان پێ بکەن ئەو خێرەشم ناوێ بەڵێ چکە بزانم ئەوەندەی تۆ باس کردبێ ئەمە پیشی سەرەکی خۆت نییە بانگ بێژی لە پاڵەوە تۆ سەرقاڵی بژێوی ژیانی ماڵ و منداڵیشێکەوە ئەمە تەنها وەکو حەزێک خۆت هەڵبژاردووە ئەوە وەکو حەزێک و یعنی وەکو چۆن لە زۆر شتەکاندا خۆبەخشمان هەیە ئەمنیش وەکو خۆبەخشێک فی سەبیل الله دەنا وەڵڵاهی کاکە من نەسەر بە وەزارەتی ئەوقافم نەموچەیەکی تایبەتیشم هەیە ئەوە ئەو ئاستەنگانەش دروست دەبێت جا زۆر کەسەیە کە ئێستا بڵین حاڵی حاضر زۆر کەسە بۆ کتیانە کاکە گیان وەڵڵاهی هەتا ئەتو ئەلێرەکانەبی ینی گوناحە کەسی دیکە بانگ بدا یەکتا کتومە کاکە گیان تاوانی من نییە ڕاستە ئەی لەم شارە شەڕەکەی بە من مەکەن بەڵێ ڕاست ببوورە لێرە ناوەندێکی زانستی یاخود ئەکادیمی هەیە بۆ پێگەیاندنی ئەو کەسانێک کە دەنگیان خۆشە و لە بواری بانگبێژیدا بەڵێ هەیە بەس زەبت ئەگە بڵێم ناوی شوێنەکە لە یادم نییە بەڵام ئەوەندە دەزانم کە مامۆستای بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد سەرافەتی شوێنەکە دەکا و ناوەندێکی زۆر تایبەت و پێشکەوتوشە ینی چەندین کەس لەوێ ئەو شەهادەی وەرگرتووە ینی هەم لە بواری تەجویدی قورئانی لە بواری بانگدان و هەتا بڵین لە بەرکردنی قورئانی پێ بەڵێ سپاس بخۆی ئەمە درێژە بە گفتوگەکە دەین دەچین لە شوێنتر چکا بزانم لە مانگە هیلاکە بێنە بەپێوە بوەستین فەرمودانیشتن و زیاتر دێژە پێ دەین کاکبینار ماشەڵڵا کەشوهەواکەی خۆشە حەزەکەی دانیشی لەم کەشوهەوادا ئەم باسخواستانە لەسەر بانگ پێشتر بیرم لەوەی دەکردەوە دەمگوت ماشەڵڵا ینی ئینسان کە تەماشا دەوروبەری خۆی دەکا هەموو شتێک ینی ئەوە بڵین پەیامێکە بۆ ئەوانەی کە ئینکاری لە بوونی خۆی تەبارەک وتەعالە دەکەن لە بوونی پەروەردگاری بێ هاوتا دەکەن یعنیەوە هەر تەماشا دەوروبەری خۆت کە هەموو شتێک بۆ خۆی معجیزەیەکە ڕاستە بێگومان کاکبینار لە خێزانەکەی ئێوەدا بەستەنها بۆ خۆت بانگبێژی یاخود دەنگت خۆشە لەم بواردە
والله هەتا ئێستا بەس ئەمن دەرکەوتووم نازانم دواتریش بەڵێ ئەوانی کە خۆیان تاقی نەگرێتەوە لەم بەخوای بوارەدا تا ئێستا بەس ئەمنم بەڵێ بەڵێ تۆ بەردەوام لە مزگەوتەکەی لای ماڵی خۆتان بەڵێ. دەبێژیان چی واللهی زۆر جاریش کاگە بوو بەکرد ڕاستی بە سەردان و سەفەرەگە دەچم بۆ هەر شوێنێک چکە ئەو حەزەم هەر هەیە یعنی ئەگە 2 ڕۆژ 3 ڕۆژ بمێنمەوە لە سەفەرەکەم بەڕاستی تەحمل ناکەم مەجبورم تەکلیفی بۆ بکەم بەڵێ ڕاست تەکلیفی بۆ دەکەم دەڵێم کاکە ئەگە ئیجازە هەبێ بە ئەو برادرانی کە بانگبێژی ڕسمین لە ئەو مزگەوت و مەسجدانەی کە لە شارەکان بڵین سەردانیان بۆ دەکەم داوای یارمەتی دەکەم دەڵێم کاکە یارمەتی هەیە بانگێکتان بۆ بدەم جا زۆر جاران لەوێش ئەو هینەم توش بووە ئیوا دەڵێ کاکە ئەوە ئەمن لێرەکانە بەخوای کەس بۆی نییە بانگ بدا باش کاکە گیان داوای لێبوردن دەکەم مادام کەس بۆی نییە دانیشتومەتەوە ئەوەی زۆریش دڵفراوان بۆ کتێتی کاکە زۆر ئاسایی یعنی بەبێ ئەوەی پرسیارم لێ بکە ئەتۆ کاکە دەنگت خۆشە ئایا لی دەزانی لی نازانی یەسەر بۆیان حاضر کردم توانە کاکە فەرموو لەوانێ تووشی ئەو حاڵتانش بووی لە مزگەوتی بانگ داوی دوات سەوتیان بەلاوە خۆش بوو بی و دوانە مەسەوتێکی ناوازە هەیە بەتەکی جارێک لە شاری ڕانیا میوان بووم لە ماڵە خزمێکمان طبعا من هەتا بۆم بکرێ الحەمدولله هەتا بۆم بکرێ ناهێڵم نوێژەکانم بە جەماعەت بچێ یعنی ئەوەی ئەگەر نەشکرێەوە لە دەسەڵات دانیا هەر لە مزگەوتێکی لای ماڵی خۆیان شەر بێ زۆر لەگەڵ کاک حاجی حوسێن کە مامی هاوسەرمە سەردانێکی مزگەوتەکەمان کرد بۆ جەماعەت و ئەمیش حاجی حوسێن پتی بنار بۆ بانگێکی خۆشمان بۆ نادێکتم کاکە ژیان بانگە خۆشەکە بەدەست من نییە و بەدەست تۆش نییە دەبێ ئەو برادرانەی ئێرە ڕێگا بدەم تی کاکە و مزگەوتە ئی خۆمانە شەر بێ لە پێشدان وا پێدەچوو زۆریان پێ ناخۆش بێ و ئەوە نەبوو کەسی لە خوای گەورە بە زیاد بێگە گوێیان لە دەنگەکەی بوو دوایە تەکلیفیان دەکرد کاکە تۆ بۆ ماڵت ناهێنیە ئێرە تم کاکە من لە قەڵات زێم یان بابەجیان ماڵت بێنە ئێرەکانە ئەمە چیشمان بۆیە ئەلێرەکانە هەموو شتێک بەدڵی تۆ دەبێ تم کاکە جیاناخ ئەو لاش لێم ڕازی نابن دەیخوا بەدەشت دەتەوە خۆشی ئەنی پێشتیش باسمان کرد ئەنی هونەری بانگبێژ هونەرێکی زۆر فراوانە لەوانە ئەمە لە بەرنامەی کورتی ئاوە نەتوانێت چێناو هەموو بناوانەکانیەوە وردە بارانیش دادەکە ئێمەش دیز دەبێت لە کاتی بانگی نیوەڕۆ دەچین لە مزگەوتەکەی جەنابەت لەوێ بە دەنگە زڵاڵەکەی تۆ گوێمان لە بانگ دەبێ و ئیشاڵڵا درێژ بە گفتوگۆ دەین شتیوان بەخوای گەورە فەرموو دیارە ئێستا ئێمە هاتوینە ئەم مزگەوتە لێرە تۆ بانگی نیوەڕۆ لێرە دەبێژی ئینشاڵڵا ئەمڕۆ پێشەوەی بانگ بدا دیارە چەند خولێکی ماوە بۆ بانگ ئێستا دەمەوێت لێ پرسم ئەو گەنجانەی کە یاخود ئەو کەسانی کە دەنگیان خۆشە بەهرەیەکیان تێدا هەیە لە بواری بانگبێژیدا چی بکرێت بۆ ئەوەی دەست پێکەن تۆ چۆن دەست پێ کردووە کاک ئەبوو بەکر ئەمن پێم وابێ هەر کەسێک کە ئەو حەزوو ئارەزوەی هەبێ دەست بۆ پرۆسەی بکە چ لە بواری قورئان خوێندندا بێ یان بانگبێژی ئەمن هاندان و پشتیوانی کردن پێم لە هەموو مەدرسەیەک باشترە ینی پێشەوەی داخڵی قوتابخانە و مەدرسەکەش بێ کە تێیدا فێر ببێ هاندان و پشتگیریکردنەکە ینی هاندان و پشتگیریکردنەکە ئەمن پێم وابێ ئەوە دەستپێکە بۆ هەموو شتەکان جا ئەو جار ئەتۆ کە خۆت دەگونجێنی لەگەڵ ئەو بنەمایانەی کە لە بواری بانگبێژیدا چ دەخوێنی و چ ناخوێنی و یان لە بواری قورئان خوێندندا دەست پێ دەکەی خۆی ئەمن وەکو پێم وتی هەندێک بڵین نەگەڕێنەوە بۆ سەرەتای قسەکانمان هەندێک هەیە ڕەخنەی ڕوخێنەر دەگرێ گەل لەو ڕەخنە ڕوخێنەرانە نەبێت دەبێ ئەتۆ گوێی خۆت لە ئاست ئەو ڕەخنانە قەپات کە ینی گوێت لێ نەبێ جا بۆیە ئەمن دەستپێکی ئەو پرسیارەی جەنابەت بەوە دەست پێ دەکەم ئەمن ئێستاش تەکیدی لەسەر دەکەمەوە جەختی لەسەر دەکەمەوە کە دەڵێم پشتیوانیکردن و هاندان ئەوە سەرەتا بۆ هەموو شتێکی سەرکەوتوو ئەو جارە تۆ بە ئامانز دەگەی و دەگەیە لووتکە بەڵێ ئەی کاکی بنار سەبارەت بەو گەنجانی کە دەنگیان خۆشە بەڵام لە بواری کەدا بەکاری دێن قسەت بۆ ئەوانە چییە وڵای دا خۆشبەختانە وردە لە ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک کەسمان بەرچاو دەکەوێت کە تازە بە تازە تێگەیشتوون کە دەڵێ ئای کە چەند ساڵە ئەمن ئەو دەنگە خۆشەم هەیە و لە شتێکی بێمانادا سەرفم کردووە خۆشبەختانە چەند نمونەیەکێکە لە شاری هەولێریش پێم وابێ ئەو شتە
پژڕاست کراوە بۆ خۆشی قسەی لەسەر کرد هونەرمەندێکی میلی بوو کە گەڕایەوە ئەلحەمدولیلا بۆ ماڵی خوا بۆ سەر ڕێبازی بەڵێ دوازە بەڕاستی ڕێگا ڕاستەکە یاخو بڵێن سڵاتە مستەقیمەکە ئەوەیە سڵاتە مستەقیمەکە بە دەردی کوردەواری خۆمان دەڵێ هەر ئەوەیە ڕاستە یعنی هەرچی بیکەین کاکە ئەبوو بەکرجان زۆر کەسمان دیوە هەر لە شارەکەی خۆشمان ینی ئیمانی بە هیچ شتێک نەبووە ئیمانی بە هیچ شتێک نەبووە یعنی بە زیندوی ئامادە نەبوو بێ یەک سوزدە بۆ خودای پەروەردگار بەرێ لە ماڵەکەیدا بەڵام بە مردووی هێنایان ینی ئەمە ناتوانین هەندێک حقیقت و ڕاستی هەیە ناتوانین لەیلادەین بەنسبەت ببوورە بەنسبەت ئەو پرسیارەشت کە دەڵێ بۆ گەنجان کە ئەوانی کە دەنگی ئەوە دەکەوێتەوە سەرخۆی ینی ئەمە ناتوانین بە زۆر هیچ کەس کۆنتترۆلکەین ینی ئێستا لە خۆمەوە دەست پێ بکەم ئێستا بڵێن نمونە ئەمن حەزم لێبێ لەسەر ئەو ڕێگەیە بەردەوام دەبم کە حەزیشم لێ نەبێ کەس ناتوانێت کۆنتترۆلم کە بدە ئەو گەنجە بەڕێزە ئەو گەنجە موسڵمانەی کە ئەو بەهرە خوای گەورە پێی بەخشیوە ینی بۆ خۆی دەبێ بێدەریخە بۆ خۆی بێدەریخە بڵێ کاکە گیان ئەمن ئەوەم هەیە وەرن پشتیوانیم بکەن ئەوەم هەیە وەرن کاکە بە شتێکم بۆ بکەن کە ڕێگا ڕاستەکەی خۆم دیوە تۆ لەسەری بەردەوام بم کاک بنەر دیارە ئێستا کاتی بانگی نیوەڕۆ هاتووە جەنابەت ئەمڕۆ بەچ ئاوازی یاخو بەچ لەحنێ بانگ دەبێژی لە مزگەوتەدا کاکە بوبەکر ئەو بانگەی ئێستا دەیسڕم ئیشاڵڵا خوای گەورە پاداشمان بداتەوە لەسەری بە خاڵیسی و مخلوسی بۆ خۆی لێمان وەرگێ کە ئیشاڵڵا هیچ شتێکی دنیایی تێنەکەوێ ئەوە بانگێکی میسریە لەسەر ڕوتی نەقشبەندی کە ئەمن ئەوەندی کە دیراسم لە کوردستان جۆرە بانگە خود بانگ دەدرێ باوە لە مزگەوتەکە واللهی تا ئێستا لە کوردستان گوێبیستی نەبووم ئەو بانگە بدرێ بەڵێ ینی بۆ خۆم گوێبیستی نەبووم خەڵکی بۆی بانگدانەکە زیاتر تاخیر نەبێت تۆ بانگمان بۆ بێژە ئیشاڵڵا دوای بانگ دوای نوێژکردن دەست بەرنامەکە دەکەین ئیشاڵڵا الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله
لا إله إلا الله. کاک بنەر خوا بەدەشت باتەوە ماشەڵڵا دەنگێکی ناوازە سەوتێکی خۆش الحمدلله ئەمڕۆ نوێژخێنان لێرە گویانە دەنگی تۆ بوو. انشاءالله دیارە ئێمە وردە لە کاتی کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە. بەر لە کۆتایی دەمێ بزانم تا چەند گرینگە ئەو کەسانەی کە بانگ دەبێژن لە مزگەوتەکاندا بە شێوازێکی زانستی یاخۆ ئەکادمی فێری هونەرەکانی بانگبێژی بن. بەڵێ وەڵی جا ئەوە کاگە بوو بەکر وەکو پێشتر کە باسم کرد خۆی مەبەستی من لە هاندان و پشتیوانیکردنەکە ئەوەیە. بەڵێ ینی ئەتۆ کە کەسێک پشتیوانت بێ هانتدا بۆ ئەو بوارەی کە ئەتۆ تێیدا سەرکەوتووی پێویستیت بە هەندێک شتی زانستی هەیە کە دەبێ ڕەچاویکەی. بڵێن نمونە ئێستا ئەمن کە بیدایەتەکەی کە دەستم پێکرد ئێستاش لە یادمە کە دەستم پێکرد لە کاتی شەهادەهێنان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەشهەدو ئەنە محەممەدەن ئەمن لەوێدا هەڵم هەبوو کە هەڵم هەبوو مامۆستا مەلا محەممەد ببوورە لە حوجرەکەی خۆی هاتە دەرێ کوتی دەستت خۆش بێ بانگێکی زۆر زۆر خۆش بوو دەنگیشت خۆش بوو بەڵام تێبینیەکەم هەیە مامۆستاجیان تێبینیەکەت لەسەر سرم. یعنی ئەمن درکم ئەسڵان بەو شتە هەر نەکرد بوو تەماشا دەکەی محەممەدەن یان محەممەدە. یعنی ئەوە بوو خۆی دابزانە ئەوە شتێکی زانستی لێرەکانە کە دەبێ بەڕاستی بۆی بخوێنی ینی ڕاستەکەی بانگ بێژی. بەڵێ ینی بە شێوازە ڕاستەکە کاندێک خاڵی دیاریکراوی خۆی هەیە وڵی ئەمن لە سەردەستی بە ئەوەشمان لەبیر نەچێ زۆر زۆر لێرەکانەوە دەستەکانی دەگوشم سپاسی دەکەم مامۆستا مەلا لوقمان ینی بەڕاستی زۆر زۆر لەگەڵم عزیەتی کێشا ینی ماندوو بوو لەگەڵم ینی هەتا وەکو ئەمن لە سەردەستی ئەو بڵین ئەو شەهادەم بەدەستێناوە کە ئێستا من خاوەنی بڕوانامەی تایبەتی بانگبێژیم الحەمدولله. سپاس بۆ شارەزای مەقاماتی بانگبێژی کەوا بێ ئێستا وەڵڵاهی طبعا ئەو دەربڕین و شتەکان بەتەکید شارەزای یەکم ئەی کەسی کە هەوڵی داوە بێ لەسەر دەستۆ فێری بانگبێژی یا هونەرەکانی بانگبێژی بێت ناوەڵڵاهی ڕاستی کاگە و بەکرد ینی نەکەس بووە بێ پێشنیاری ئەوەی بکە پێشم وایە ئەگە پێشنیاریشم بۆ بکەن لەوانەیە مەجالم نەبێت. بەڵێ قسەی کۆتایی تۆ چییە بۆ بەرنامەکەی ئێمە چیت بە بنەرەکانی بەرنامەی زاڵە دەڵێ لەم مانگە پیرۆزەدا و تایبەت بانگبێژی لارێمی. وەڵڵاهی کاگە و بەکرد دەست و چاوتان خۆش بێ و سوپاسی ئەو برادەرانەی پشکامی ڕەش دەکەم ئەوانیش ماندوو بوون لەگەڵمان ئێوەش بەخێر بێن دووبارە و سێبارە سەرچاومان ینی بەڕاستی بەرنمەیەکی ناوازەیە ینی بە حەقەت جێگای خۆی دەگرێ جێگای خۆی دەگرێ ئەوەش ینی وەکو چەندین بەرنامەی دیکە کە لە بوارەکاندا دیتومانە و پێشکەش کراوە ئەوەش ئیشاءالله کە هینی برەوی پێ بدرێ بەڕاستی برەوی پێ بدرێ ئەوەش بۆ خۆی هاندانێکە بۆ ئەو گەنجانێک کە بەهرەکانیان هەتا ئێستا قەتیز بووە بێن لە لای یەکی وەکو جەنابەت کە هەندێک پشتیوانی هەبێ و هاندانی هەبێ دەتوانێت ئاوەک من بێ ئێستا لە جێگای من ڕاوەستێ و ئەو بەهرەی خۆی دەرخات. بەڵێ دیارە ئێمە زۆر خۆشحاڵ بووین لە خزمەت جەنابەت دابووین لە شاری قەڵازێ هیوادارم هەمیشە خاوەنی ئەو دەنگە خۆش و ناوازەیەبی لەم بوارە پیرۆزەدا لەم ئەرکە پیرۆزەدا بەکاری بێنی ئینشاءالله خۆی گەورە لێمان ئەوەی ئێمەش بەڕاستی هەدەفی بەرنامەکەی ئێمەش ئەوەیە ئاشناکردنی بینەرە بەو دەنگە تازانە یاخود بەو دەنگە ناوازانەی کە لە بواری بانگبێژیدا وەکو پێویست ئاوران لێ نەدراوەتەوە. دووبارە سپاس بە ئامادەبوونت خۆشحاڵ بووین ئەمە میوانی تۆ بووین. هەر بەخێر بێن سەرچاو زۆر سپاس دەکەین. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بینەرانی بەرنامەی زایەڵڵا ئەوەی بینیتان دەنگە خۆشەکەی کاک بنار بوو لە شاری قەڵاتزێ لە مانگە پیرۆزەدا گفتوگۆیەک بوو لەسەر بانگ و بانگبێژی تا بەرنامەیەکی دیکە لە شوێنێکی دیکە لەگەڵ بانگبێژێکی دیکە و لە مانگە پیرۆزەدا دەبینەوە میوانی ماڵەکانتان هەمووتان بەخوای گەورە دەسپێرین لە خوای گەورە داواکارین نوێژ ڕۆژی هەموو لای قبول بکات خواتان لەگەڵ بێت.